تەڤی ئاگربەستی شەڕ لە باکوورا ڕۆژهەڵاتە سووریا تێڕاگەهاندن. ژمارەکە پەنابەرین باکووری ڕۆژئاوا سووریا دەربازی سنوورە عێراقê dibin. û xelkê Herêma Kurdistanê baykota kelûpelên Tirkiye dikin. Xilab û rêz û hîviyên dema xweş digal Kurd Connection ji dengê Amerîka li Washington. لامینشەوە سڵاوم کاتەوە هەموو کاتێکتان شاد و بەختەوەر بێت. پێدەچێت شەڕەکان لە باکووری ڕۆژهەڵاتی سووریا درێژەیان هەبێت وێڕای ئەو ڕێککەوتنی ئاگربەستەی بەناو بژیوانی ئەمریکا لەوێ سازکراوە لە کاتێکدا سەرۆک ترامپ ئەم ڕێککەوتنی پێ باشە و دەڵێت لە بەرژەوەندی هەموو لایەکە تەنها داعش نەبێت. ڕۆژی هەینی دەنگی تەقینەوە و تەقە دەبیسترێ و دووکەڵیش بەسەر شارۆچکەی سەرەکانیەوە دەبینرێت ڕۆژێک پاش ئەوەی جێگری سەرۆکی ئەمریکا مایک پێنس لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانی لە ئانکەرە ڕایگەیاند تورکیا بە ئاگربەست رازی بووە و تەواوی ئۆپراسیۆنە لەشکریەکەی لە ماوەی 120 کاتژمێردا کۆتایی پێدەهێنێت پاش ئەوەی هێزە کوردیەکان لەو ناوچەیە دەکشێنەوە کە بڕیارە بکرێتە ناوچەی ئارام. بە شانازی و ڕای دەگەێنم سپاس بۆ ڕێبەرایەتی بەهێزی سەرۆک داناڵد ترامپ و پەیوەندی بەهێزی لەگەڵ سەرۆک ئەردۆغان و تورکیا و ئەمریکا. ئەمڕۆ ئەمریکا و تورکیا ڕێکەوتن لەسەر ئاگربەستێک لە سووریا. پێنس گوتیشی لە پاش زیاتر لە 4 کاتژمێر لە وتوێشکردن لەگەڵ ئەردۆغان توانیویانە بەم ئەنجامە بگەن. وەزیری دەرەوەی تورکیا مەولود چاوژۆغلۆ گوتی وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا بیرۆکەی ناوچەی ئارامی پەسەند کردووە کە تورکیا لە مێژە هەوڵی بۆ دەدات و سوورە لەسەر ئەوەی هێزەکانی تورکیا کۆنتڕۆلی ئەو ناوچەیە بکەن. Güvenli bölge tesisi konusunda sizlerin وەک خۆتان چاودێریتان کردووە سەبارەت بە هەرێمی پارێزرا و ئێمە کردەی لەشکری کانی ئاشتیمان دەست پێ کرد چونکە نەمان دەتوانی بگەینە بەرەنجامێک لەگەڵ ئەمریکادا. ئامانجی ئێمە ئەوەیە ئەو ناوچەیە لە تێرۆریستان پاک بکرێتەوە. بەهۆی توانایی و بەهرەی سەرۆکەکەمانەوە لە دانوستانەکانی ڕۆژی پێنجشەممەدا ئەوەی ویستمان دەستمان کەوت. فەرماندەی گشتی هێزەکانی سووریای دیموکرات ژەنڕاڵ مەزلوم کۆبانی بە کەناڵی تەلەڤیزیۆنی ڕۆناهی ڕاگەیاندووە هەسەدا وابەستەی ئاگربەستەکە دەبێت و ئەو ئاگربەستە تەنها بۆ سەرەکانی و گرێسپی سنووردارە. بەڵام ئاژانسە ناوخۆیە کوردیەکان لە زاری سیاسەتمەداری ناوداری کوردی سووریا ئالدار خەلیلەوە ڕادەگەیەنن کە گوتوێتی ئێمە پێشتریش گوتومانە پێشنیازی ئەوەی کە تورکیا 30 کیلۆمەتر بێتە ناو خاکی سووریا ڕەت دەکەینەوە. ئەو گوتوشێتی کوردەکان بەرگری لە خۆیان دەکەن ئەگەر لە میانەی ئاگربەستەکەدا هێرش بکرێتە سەریان. سەرۆک داناڵد ترامپیش پێی وایە تەنها داعش ئەم ڕێککەوتنەی پێ ناخۆشە. تورکیا خۆشحاڵ دەبێت کوردەکان خۆشحاڵ دەبن داعش پێی ناخۆش دەبێت. سەرڕای ئەو هەموو ڕەخنێش کە لێی گیراوە سەرۆک ترامپ لە میانەی هەڵمەتێکی هەڵبژاردن لە تێکساس بەرگری لە بڕیارەکەی دەکات. هەندێک جار پێویستە لێیانگەڕی وەکو دوو مناڵ شەڕ بکەن وازیان لێبێنە شەڕکەن پاشان لەیەکیان جابکەرەوە. هاوکات ناڕزایی یاسادانەرانی ئەمریکا لەسەر ئەو هێرشانەی تورکیا بۆ سەر کوردەکان بەردەوامە. دوو ئەندامی سیناتی ئەمریکا لەنزی گراهەمی کۆماری و کریزڤان هۆڵنی دیموکرات ڕایانگەیان بە هەموو هێزیانەوە بەردەوام دەبن لە کارکردنیان بۆ سەپاندنی سزای توند بەسەر تورکیادا سەرڕای ڕاگەیاندنی ئاگربەست لە سووریا. و سیناتۆری کۆماری میترامنی ئەو ڕێککەوتنی شەرمەزار کرد و گوتی پشتێکردنی ئەمریکا لە هاوپەیمانە کوردەکان دەسەلمێنێت کە هاوکاریش کەسپێدانی تیرۆریستانی داعشیان کرد. ئایا هیچ دەرفەتی دیپلۆماسی نەبوو؟ ئێمە ئەوەندە لاوازین ئەوەندە بێتوانان کە تورکیا باڵادەستی خۆی بەسەر ئەمریکادا بسەپێنێ؟ تورکیا؟ نوێنەری تایبەتی پێشووی ئەمریکا بۆ هاوپەیمانی شکستپێدانی داعش برێد مەکگۆرک لە مانگی 12 بەهۆی ناڕزایی لەمەڕ بڕیاری ترامپ بۆ کشانەوەی هێزەکانی ئەمریکا لە سووریا دەستی لە کارکێشایەوە لە تویتێکدا ئەو ڕێککەوتنەی ڕەت کردوتەوە و بە خیانەتکردن لە کوردەکان وەسفی دەکات. هەرنها گەهایەمەک و دەداخویانەیەکدا قومانداریە گشتیە هێزین سووریا دموکرات دەبێژە لە گۆڕا داخوازە هەسەدی و بناوبەریە ئەمریکا ئیرۆ ئەو رازی بوون لەسەر ڕاگرتنا شەڕان لە بەرۆکن سەرێکانی لە ڕۆژهەڵات هەتاک و تل ئەبیەت لە ڕۆژئاوا ئەو بڕیار هەرنها جێبجێ دەبا و هێزین وان پێگرتنا خوا پشت ڕاز دکن هەر لەوی دەمیژی پەیڤدارێ هێزن هەسەدێ مستەفا بالی ئەف داخویانێدا. سلاوريز جخوا 2 ساعات ده إيفاري
ئاگربەست هاتراگهاندن و فەرماندەریەمە لەسەر ئەرێ کرد لێمە خەبن ji du hetanha li Serêkanî bê serûber êrişên hewayî هەروەها تۆباران و êrişa bejahî dewam dike şer li Serêkanî re newestiya hêzên me jî çarçoveyî parastina rewa da bersîvê wê êrişê didin hîroj danê sibê de hewildanên hin saziyên tenduristiyê û saziyên civaka sivîl hewl din xwe bigîrin navenda Serêkaniyê ji bo birîndara ji nexweşxaneyê veguhêzin lê hetanha jî nexweşxane bixwe jî bê armanca êrişên hewayî û êrişên tۆbaran dewleta Tirk şer li wir dewam dike. سەرۆکی تورکیا ڕەجەب طەیب ئەردۆغان jî dibêje ew digel wezîrê berevaniya welatê xwe axiftiye ku piştrast dike hêzên Kurdan dest bi vekêşanê kiriye bêguman ew li gora rêketina bi Amerîka re ye hêzên ewlehiya Tirkiya jî li wir dernakevin heta ku bizanibin ka yan çekdarên wê rêxisiya Kurdan wê ji herêmê bên vekişandin yan ne. بەڵێ هەر سەبارەت بە لێکدانەوەکان لەسەر ڕێککەوتنی ئاگربەستی لە نێوان ئەمریکا و تورکیا کراوە و بۆ کۆتایی هێنان بە شەڕ لە باکووری ڕۆژهەڵاتی سووریا هاوکارمان بەڵێن ساڵحمان لەگەڵدایە ئێستا لە بەردەم کۆنگرێسەوە بەڵێن ئەم کاتت باش ئەم کاتەوە باشێرۆ بەڵێن ئەم ڕێککەوتنە وەک سەرۆک ترامپ دەڵێت تەنها بۆ داعش خراپە بەڵام نیگەرانیش زۆرن لەسەر هەڵدانەوەی داعش یان ڕێکخراوە تیرۆریستەکانی تریش. بەڵێەوە زۆر ڕاستە هێرۆ داعش هەمیشە مەترسی بۆ لەسەر ئاسایشی ئەو ناوچەیی جیهاندا بە تایبەتی سووریا و عێراق ئێمە بینیمان بەر لە هێرشەکانی تورکیا بۆ سەر باکووری ڕۆژهەڵاتی سووریا داعش جموجۆڵەکانی زۆر زیاتر بوو لە سووریادا بە نمونەی ئەوەی ئەو تەقینەوەی کە لە شاری قامیشلو کرا و داعش بەرپرسیارەتی خۆی لێ ڕاگەیان لێرەدا ناتوانرێن نکوڵی لە کاریگەری خانەیە شانە نووسوەکانی داعش بکرێ لە سووریادا زۆر سەرچاوە ئاماژە بەوە دەکەن کە داعش تەنانەت بەر لە گرتنی شاری ڕەقەش ئەوەی کردووە ینی جێپێی خۆی قایم کردووە وشتی زۆریش حەشارداوە لە چەک لە پارە لە سەرچاوەکانی تری بۆ ئەوەی بتوانێت بەردەوام بێ لە جموجۆڵەکانی بەڵێ داعش مەترسیە. بەڵێ باشە بەڵێن ئەندامانی کۆنگرێس چەندێک ڕژدن لەسەر ئەم هەوڵانەیان بۆ هێوەرکردنەوەی ڕەوشەکە لە ناوچەکەدا. هێرۆ یەکێ لە خاڵە سەرنج ڕاکێشەکانەوەیە کە تێکڕاییەکی زۆر دەبینێت لە نێو ئەندامانی کۆنگرێسدا ئەمە نەکرد لە ناو دیموکراتەکاندا کە ئۆپۆزیسیۆنن بۆ کۆماریەکانی یا با بڵین بۆ کۆشکی سپی بەڵکو تەنانەت لە ناو کۆماریەکانیشدا کارگەیشتۆتە ئەو ڕادەیە دەگوترێ تەنانەت ئەگەر ئەم ڕێکەوتنەش جێبەجێ بکرێ ئەمان واز لە بەرنووسی خۆیان نانن بۆ سەپاندنی ئەو سزایانەی کە بڕیارە بسەپێنرێ بەسەر تورکیادا سزاکان ئەلبەتە کاریگەریەکی زۆر زۆری دەبێ و هەموو هەوڵەکانی تورکیاش لە ڕێکەوتنەکەدا وەکو زۆرێک لە سەرچاوەکان ئاماژەی پێ دەکەن ئەوەیە کە ڕێگر بن لەوەی سزای تر بسەپێنرێ بەسەر تورکیادا. بەڵێن وەکو باسیش دەکرێت هەندێک سەرچاوی هەواڵ ئاماژە بەوە دەکات کە ڕێککەوتنەکە بە زیانی کورد تەواوە بێ بۆچی؟ ئەلبەتە ئەماکەوێتە سەر ئەوەی کێ خوێندنەوە بۆ ئەو ڕێکەوتنە دەکا کە ڕۆژی پێنجشەممە مایک پێنج لەگەڵ سەرۆکی تورکیادا مۆریان کرد ڕێکەوتنی ئاگربەستەکە مەبەستمە جیاوازی لە خوێندنەوەکاندا هەیە بەڵام یەکێ لە مەترسی هەرە گەورەکانی کە باز دەکرێت دەگوترێ ئەمە پشتکردنێکی تەواوە لە کورد بە تایبەتی لەو خاڵەدا کاتێک کە تورکیا جەخت دەکاتەوە لەوەی لە سەرجەم ئەو 3,600,000 پەنابەرە سووریایی کە لەوێن وەکو قۆناغی یەکەم 1 ملیۆنیان بگەڕێنێتەوە بۆ ئەو ناوچانەی باکووری ڕۆژهەڵاتی سووریا و لەوێ نیشتەجێیان بکە ئەلبەتە ئەمە بۆ کورد مەترسیەکی گەورەی دەبێت بە تایبەتی لە گۆڕینی دیموگرافیای ناوچەکەدا. بەڵێ باشە بەڵێن وڵاتانی ڕۆژئاوا تا چەندێک دەتوانن بەردەوام بن لەسەر فشارەکانیان بۆ سەر تورکیا. هەتا ئێستاشی لەگەڵا بێ وڵاتانی ڕۆژاوا بە ئەمریکاشەوە بەردەوامە لە فشارەکانی خۆیاندا بۆ سەر تورکیا هەڵبەتە هەر لە کاتی دەستپێکردنی ئەم کردە لەشکریانەی کە ناوی لێنراوە
کانی ئاشتی وڵاتانی ئەوروپاش هاتنە ئەو ڕیزەوە هەندێک وڵاتی کەمیان نەبێ بۆ نمونەوەکو ئیسپانیا هاتنە ڕیزەوە کە بەردەوام بن لە فشاریان تا تورکیا تەواوی کردە لەشکریەکانی لە باکووری ڕۆژهەڵاتی سووریادا ڕابگرێ بەڵام ئەنجامەکەی چۆن دەبێت چۆن نابێ ئەمە کەوتۆتە سەر ئەو 120 کات ژمێرەی کە دانراوە بۆ ئەم ئاگربەستە بەڵێن ساڵح سپاس دەکەین سپاس بۆ تۆ. پشتی ڕێککەوتنە ئاگربەستی سەرۆک دۆنالد ترامپ گوت ئەو باشترین ڕێککەوتنە لێ ji bilî rexneya herî tund ji demokratan piştevanên serokî bixwe di Kongresê Amerîkî de û li her cihê jî dibêjin yê ku qazancê ji vê rêkketinê bike Tirkiya, Rûsya û Îranin. Gelo çi bi destê Kurdan dimîne. Dr. Mahmud Abbas siyasetvan û şirovekar li jê Houston Texasê bi me rêya. Dr. gelek spas bû demêteberî tu bersiva pirsiyara me bidî ser mesela Kurdan ka çi bi destêwan dikeve gelo tu bêjî ew rêkeftin ser bigire bi taybet jî şer îro tên derketine û hatine ragihandin. Slava rêz ez bahor nakim wê serkevê bes ji aliyê Tirkiyê wê serkevê yanî Tirkiyê divê ragiftina ha de goçê kiriye bi Trump kesayeteya wîna weke îdara wîna û bi taybet Tirkî Erdogan û partiya wê navê ser bikeve bi taybet. Bes kesê got îro di hundirûyê welat da çi Kurd bê çi xeyrî Kurd bê li gor vê ragiftinê nebes wê nev serkeve wê gelekî eşkenceyê bixwe wê gelekî zordestiyê û tedariyê bixwe ji ber got lêşê جيشت أمريكي نلورجو تعبنيريه بكي جوش وي هرما جوت خازي تركي بكفي دا يكمين ودود مينكيها لشكري تركا لشكري ترك وقالك بوا تكفيريه بقربيني از باور دكم زوردستي قالك خراب ويسر ملاتي كرد بي طبعا ام ندجي اشتينا بالي دكتور مدخواست ام دريجي لسرونا بحث بكن لتدي فيديو يكون نهاجها عنا ما شر ورهبويا پشتی وناجی داخیانی هاتن راگاندن جیال علی حسدی کو بیجا او پیگرتنی و برکافتنی بکن لی دیسان ام بین سر مثلا کانی رکاتن سرکتی بو یا نه سرکتی بو کی قازانج دک کی قازانج دک او کما گوتی دناف امریکان دا تایبت جی دناف کومارین حوالن ترامپ دا دی بیجن کو اف تشتغل کی خراب بو وبلكو سيناتور رامني دي بيجا أفوي نشانك شرمزارية با ديروكا أمريكا دا تشد بيجي بالتأكيد از بهور دكما بها بشعبنيري ها وأف سياسة مداري ها جميت رامني بقرا حتى تيد كروز بقرا ماركو روبيو بقرا نانسي بلوسي عليا ديمقراطة بقرا تمام خوشك تزانين استراتيجية أمريكي تقدر يعني أمريكي وكا هيزا كيان إمبراطورية قدنا في الدنيا دا ترامب دوي هير بيني جبر ولش كده ميزين إنه أباها ويد ديروكات أمريكا دا روبلكي قالك رشبة يعني نبس إنه دوج يعني هفالي خبر دايا ده وقت يقول 11,000 شهيد دانا استراتيجية أمريكي بخطة دي جبوني قزنجيكي از باور دكم امريكي بالتايبات يعني از قد ميزين انه هذا ديمقراط يعني بارتيا ديمقراط وكسي غيرو دجي عليه جمهوريه وكسي واي مازن يعني از باور دكم وي درود حفتيا ورده ويرنشنا كدي بكن ويقلك في شارك مازن دين سر ترامب اخرتنا غوكر دالاسي وقت قد بيجيت بيولا از كيف خوشم وام كرد كيف خوشم تركي كيف خوشم الدنيا كيف خوش يعني ضراوك قال لك هشبريه يعني باشا اگر شاشتی با اگر افریقاتنا جگری سروکی امریکی وزیر درve امریکا چون انکره به اردوغان رجفیا جبور رکاتنا کی بکن اگر افریقاتن شاشتی با افریقاتن وکو هنک دی بیجن شرمزاری بجه امریکا دا و پشتا خدا کردا و هر بیجو بیجتی گوتن کی بکار به شاشتی سراز بکا از باور كمية أمين كاري سراس كونغرس كاري بسراس طبعا ترامب قال لك يتجاويها بس ما في مديد إنه في شارع سرقوا هاتا كرن هني قزنجي هاتنا كرن هني هيش تقول بيرو بهورينا بيقهرتن ونج في شارع بنا جگري إخوة ووزير إخوة دربا ويه بربرتياري ويه سوري وانا يعني ابنا ندش يعني أنقرة وقفتقوا بتركيا نذكرن
الآليكي دي أدميزين انه كونغرس وقتی گو پبر بمینه وقت گو بریار دان تقریبا دو جکی دجویر را بون گو لشکری امریکی نه لازمه نه یکشاندن سوری از باور دکن گو سر بریار خو بمینه و فشار سر زیده به و بلکی تعدایی که او زور مردستی که مزن سر بکه بس ملاحظات کی کریه کاک دخیل از باور دکم حتی جگری وینا نه پیره دوی بریارا بله باشا دکتر محمود اگر کردان ها بری چندکی نها داخلانی گهاند نمکو وان اوی پیگرتنی با اگر بستی بکنو وان جم خورا گهاندی و رازینا لسر نافروکی وی ریکاتنی کوی جهنک جوان هریمان در که من نصحتا چندی او دی بیجن و دوری سنوری ترکیه بن لی بکرتی جار کدی از بسیار خواب بکم چه به دستی کردان دیمینا اگر رژیم سوری بینن هرمین خوا اگر ترکیه به هرمی و اگر او هرمین باجرت خدا نمینن چه به دست کردان دمینه کاکش ده آلیابا ارد و آلیابا وقتی گو اف رکفتنا ها گو چه گونا برا ترامپ و ترکیه دا و گو سروی ابنگه هیچ که تشتک دستی کردان نمینه لیوکا گم زانی 3 کیلومتر حتی فیش قابور حتی بنزیکی تجلاوی تمام بکره به دستی بتبت هزار ترکی ده يعني امريكي او لشكري واي قالك نين الفيتج آلية ديما وقت امي بيجن بريارا روسي بي پیشکش کرن وقت بيجن روسيا دبيجن بين لشكري سوريا بيمينه وسوريا يكينا ده هر دو آلية ده از باور دكم كرد ناقن قزنجي دكتور محمود قالك سباس وقت ما انا ما قال لك ام سباسيتك كم زان وقت تجي نبو تقارب بسكايب دو اوتومبيلا خدا بمره بي قال لك سباس هر صاحبي من خير خوشيت نزیکی 400 بنابر هریم کردان لباکور رشلاتا سوریا دربازی هریم کردستان عراق بون و رخصتیا IOM یا نتوین اگرتی او به اتومبیلان و گوهاسنا کمپ بردرشی پارزگاه دهوکی پرانیا وان 400 بنابران جنو زاروکن او ایرو گاش نخالن سنورن نفبرا عراق و سوریه پرانیاوان خلک باجارن رأس العین و تلتمرن کوبونا ارمانجا توباران کرون و ایریشن ارتشا ترکیه و کومالن چکدارن سوری به پشتوانیا ترکیه وان خبر ریکن قاچاق گهاندیا ناف عرده عراقی جبلی سریکانی و تلتمر کو شر لیدبن هنک جوان پنابران خلک دیری کنا سرية تهريبي هاتني ريقرتي ورياسي ما كم سرية تهريبي وباطن جيام تشمركا وقريبوان بابا جيان دمر واجمر ملجأ مخيمات حاضر كرني كاميرا دنگي أمريكا لجند الوليد يسنوري سيماي بخمو ماندوي جنو زارو كان تماركر خلقي سريع عنيم بخوا والله ترك بالطيارة أو بسلاح يقران سريع عني تالانكر تشتك سريع عني نهشت وين داكر سريع عني الكذا تبو غزبي خوازن جيه مكشي بشرب السكن أم فقر مالي خوا اف بنابر بهيفينا شر لسر باجار وان نمينا وركتنا امريكا بتركيا راكري لسر هريم وان ببسادم تناهي اولهيه ولداوي او بكاربن فقرن مالن خوا بامبيو وەک کاردانەوەیەک لەسەر هێرشەکان و هەروەهاش سیاسەتەکانی تورکیا بەرامبەر بە کورد خەڵک لە هەرێمی کوردستانی عێراق دەستیان کردووە بە هەڵمەتێک بۆ بایکۆتکردنی کەرەستە و کەلوپەلی تورکیا لە هەرێمەکەدا. ڕێباز مەجید پامنێری دەنگی ئەمریکا دەڵێت ئەم بایکۆتە لە کاتێکدایە کە هەرێمی کوردستان بۆتە بازاڕێکی گەورە بۆ کاڵا و کەرەستە و کەلوپەلی تورکیا. دوای لەشکرکێشی تورکیا بۆ سەر کوردەکانی سووریا ناڕەزایی خۆپیشاندانەکان لە هەرێمی کوردستاندا بەردەوامی هەیە و لە نوێترین فۆرمی ناڕەزاییشدا هاوڵاتیانی هەرێمی کوردستان دەستیان کردووە بە بایکۆتکردنی کاڵا تورکیەکان. هاوڵاتیانی هەرێمی کوردستان هەستاون بە کەمپینێکی بەرفراوان لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بۆ بایکۆتکردنی کاڵای تورکی و لە ماوەی تەنها چەند ڕۆژێکدا گروپەکە بووەتە خاوەنی 100,000 ئەندام لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک. هاوڵاتیان پێیان وایە بەکڕینی کاڵای تورکی ئەبنە پاڵپشتێک بۆ ئابووری تورکیا تاکو لە جەنگ دژی کوردەکان بەکاری بهێنێتەوە و بەو مەبەستەوە هاوڵاتیان کاڵای تورکی بایکۆت ئەکەن. ڕابەر ئەحمەد پزیشکە و لە نۆڕنگەیەکدا وەکو یاریدەدەر کار دەکات. ئەو دەڵێت لەم چەند ڕۆژی ڕابردوودا هاوڵاتیان داوای لێ ئەکەن کە دەرمانی تورکیان نەداتێ.
بە حقات ئەم چەند ڕۆژەی دوایی بەتایبەت ئەم سێ چوار ڕۆژەی ئەخیر ئەو نەخۆشانەی کەیەن تایەتی زۆریشی تایە کە داواکات ئەگەر شەریکەکەی تورکیە و ئەکرێت بۆم بگۆڕی بە شەریکەیە کە باشتر بێت و هەمان دەرمان بێت بۆم بگۆڕی کێشە نییە کە بەڕاستی ئەمە لە نەخۆشە دەگمەنە ئەم شتانە چکە هەمیشە داوای ئەوە ئەکات دکتۆر چ دەرمانێکی بۆ نووسیوم تکایە بۆم مەگۆڕە بەڵام ئەم چەند ڕۆژەی ئاخیر دیارە خەڵکی ئەوەندە تووڕۆ بێزار و تەنگەتاو کردووە سەبارەت بەو بابەتەی ڕۆژاوە کە ئەڵێ بۆم بگۆڕی بە شەریکەیەکی تریش بەڵام هەمان دەرمان بێ هیچ کێشەم نییە و چەند کەسێکی تریش هاتووە بۆ ئێرە سەیری دەرمانەکە ئەکات وای لاتۆ ئەزانین ینی بۆچی سەیریەکات جاران ئەگەر سەیری دەرمانەکەی کردایە بە دڵنیایەوە بۆ ئەکسپایرەکەی ئەگەڕ ڕابزان ئەکسپایرەکەی نزیکیان ئەکسپایرەکەی دوورە بەڵام کە ئێستا سەیریەکە ئەمە خۆمان ئەکسەر ئەڵێن نامەترسە تووشی نییە. ژیر فواد فرۆشیارێکە لە شاری سلێمانی و خاوەنی مارکێتێکە بۆ کەرەستە و پێداویستیەکانی خواردن و خواردنەوە. ئەو دەڵێت لەم چەند ڕۆژەی ڕابردوودا بە شێوەیەکی بەرچەو خەڵک کڕینی کاڵای تورکیە ڕەت دەکەنەوە بەڵام پێویستە جێگرەوەیەک بۆ کاڵە تورکیەکان بدۆزرێنەوە کە لە ڕووی چۆنیەتی و نرخەوە باش بێت. وردە وردە ڕۆژ بە ڕۆژ ڕوو لە زیادبوونەوە حاڵەتە زیاترە مەسەن ئەپرسیاڵێ ئەمە کوێیەکە ئێماڵین تورکیە دایانێتەوە و ئەتر ئەگەر هیچ شتێکی ئینی دەست نەکەوێت غەیری تورکی بێ هیچ ناکرە و ئەڕاتی دەرەوە هەر بۆ نمونە هێلکە کە بەسیترین شتە ئەگەر هێلکەی تورکی بەکاربێنین ئێمەکە لە تورکیاوە هاوکاتە هەرزان بوو تەبەقی بە 3000 بوو ئەگەر مەقابلی کوردی بکەینەوە بەو 3009 هێلکەی کوردیە کرد لەبەرەوە ئەگەر نەیە لە تورکیاوە هێلکە زۆر گرانە بێتوان بە تەبەقی ڕوا بەرەو 8000 9000 لە بەرامبەر کوردی ڕۆژێکی کەم بەرهەمیە هێلکەی کوردی زۆر بەرهەم نایە قەیران دروستە بێ بۆ بەسیترین شتەکە هێلکەی وا دیارە ئەو هەڵمەتی هاوڵاتیانی هەرێمی کوردستان دژ بە کڕینی کاڵای تورکی دەستیان پێ کردووە کاریگەری هەبووە لاوەن مەموندی سەرۆکی یەکێتی کۆمپانیەکانی گەشتیاری و فڕۆکەوانی ڕایگەیاندووە کە ڕێژەی چوونی گەشتیاران بۆ تورکیا 74% کەمی کردووە. ڕێباز مەجید دەنگی ئەمریکا سلێمانی گەلۆ چ ڕەنگڤدان دناف تورکیەدا دەبە لە هەمبەر ڕێکەتنا ئاگربەستا جێگری سەرۆکی ئەمریکی بە سەرۆکی تورکی رە بە مەبەستە ڕاوستاندنا شەڕان بتایبەت ژی لە تورکیە دەنگ بلند دەبن و دەبێژن ئەو نە ئاگربەستە بەلکو ڕاوستاندنا دەمی یا شەڕیە پەیامێری دەنگی ئەمریکا لە ئانکەرەی دەمیر بمەڕەیە کەکی ئەوی تورکیا وەسا دیار دکن و ئەو سەرکەتیە دوێ ڕێکەتنێنا لێ ڕەنگڤدان لە جادێ شتە خەڵک چ دەبێژە Elê wek tecî amacê kir duh ji xwe wezîrên karên dervayê Mevlîd Çavuşoğlu got me hemû tişt bi dest xistine. Lê rastî em dibînin ku piştî vê rêkeftinê li Tirkiyê siyaseteka nû hêdî derkeve pêş ji bo ku nav gel wexta ku em didin berçav rastî sistiyek an jî kêm zêde aramiyekî em dikarin bibînin çawa dibînin hema bahs dikim. Li her derê kolanên Tirkiyêda an jî taybetî jî Enqere'da me didît ku her derê wî da hêzên ewleyî bûn vana pirê wan resmî bû hinekê wan sivîl bû lê îro di kolanan da ew hêzên ewleyî em nabînin yanî rakişane ana bi awayekî aram şiklek derdikeve pêş aliyê din da jî me gel hin kesa qise kir gel o piştî vê rêkeftinê çi difikirin an jî em bêjin ku bi şêwazekê difikirin Türk yê ku piştgiriya vê operasyonê dikirin çi difikirin me pirsê xwe jê kir dibêjin ku yanî baş bû ku ev rawestiya ji bo çi me got gelo hûn dixwazin baş bû ku rawestiya dibêjin ku yanî piştî vê operasyonê rastî li Tirkiye ne aramiyek derket aliyê aborî da zor kêşe xwe wê diyar bikirana û pêşiya me da rewşeka çawa wê derkeva diyar nîn bû dunyayê kesî piştgiriya me nekir yanî tevayî wata ku vana didin berçav piştî vê ew ê rêkeftinê ve awayekî erênî dibînin û kolanê Enqere'da jî em vana dibînin lê aliyê din da jî siyaset yanî li nav siyaseta Enqere'da jî evana xwe diyar dikin îro ji xwe serokkomarên Tirkiye Recep Tayyip Erdoğan behsa wê kir civîna çapemenê ji bo ewa biyanî yanî çapemeniya biyanî civînek çêkiribû li wê derê behsa 120 saetî dike yanî dibê di nav vê demê da heke xwe rakeşin wê ew bibe Balê û dibêje jî ku li gora wezîrê berevaniya Tirkiya ku hêzên Kurda dest pê kiriye xwe vedikişîn herçenda ji me re nehatiye kanê rasta vedkişin yana lê daxuyaniya hesedê ji me re dibêje ku ew pêgirtiyê rêketinê ne Eyûb Demîr ji Enqereyê em gelekî spasiyet dikim. کاردانەوەکان بەرامبەر ڕووداوەکانی ناوچە کوردنشینەکانی سووریا سنووری باکووری ڕۆژهەڵاتی ئەو وڵاتەی تێپەڕاندووە
وەک چۆن لە زۆرێک لە پایتەختەکانی جیهاندا خۆپیشاندان کراون بۆ پشتیوانی لە کورد لە سووریادا، هەروەهاش لە هەرێمی کوردستان خۆپیشاندان هەن. دڵشاد ئەنوەر لەم راپۆرتەدا باسمان لە کاردانەوەی ڕای گشتی بۆ دەکات لە هەرێمی کوردستان، وەک دەڵێت خەڵک لە ڕێی خۆپیشاندانی ناڕەزایی دەربڕین و هەروەهاش کۆکردنەوەی پێداویستەکانەوە هاوسۆزی خۆیان بۆ کورد لە سووریا دەردەبڕن. هێرشەکانی تورکیا بۆ سەر ڕۆژاوای کوردستان دۆخی هەرێمی کوردستانی شەڵەقاندووە و خەڵکی بە تەواوەتی تووڕە کردووە. خەڵکی هەرێمی کوردستان پێیان وایە ئامانج لە هێرشەکانی تورکیا سەڕینەوەی کورد و نەهێشتنی قەوارە سیاسیە کوردیەکانە. پێویستە لەسەر هەموو کەسە بە تایبەتی مامۆسایانی ئاینی داوایان لێ یەکەینکەوە بەشداری بکەن لە وتارەکانیان ناڕەزایی دەرببڕن ئیدانەی بکەن بۆ ئەوەی کەوا بە جیهانی بناسیێن کە ئەم کەسە بە ناوی خواوە دەستدێژ و خوێنمێژی بەسەر کوردەکە. لە پاڵ تووڕەیی خەڵک و دەربڕینی ناڕزایەتیدا لە چەندین ناوچەی کوردستان کەمپین بۆ کۆکردنەوەی کۆمەک و هاوکاری بۆ کوردانی ڕۆژاوا ئەنجام دەدرێت. خەڵک دەیانەوێت بە کۆمەکەکانیان هاوکاری ئەو کوردە لێ قەوماوانە بکەن کەماڵ و حاڵیان جێهێشتووە. کاتەی ئەم بارودۆخە ڕوویداوە هەمومان هاوخەمین، بە هاوخەمیەکەمان بکەین بە هاوکاری و بیگەێنین پێیان تاوەکو لەم کاتەیە بتوانن سوودێکی لێ ببینن. کوردستان بە بارودۆخی جیاوازە تێپەڕۆ بە تایبەت باشووری کوردستان خۆی ئەو بارودۆخە ئازانێت کە چووکە پێشتر ئەو بارودۆخەی بە هەمان شێوە لێ قەوماوە. لە نێو شەقامی هەرێمدا باسی هێرشەکانی تورکیایە بۆ سەر ڕۆژاوا. شەقامی هەرێم وێڕای نیگەرانی لە دۆخی ڕۆژاوا هاوکات ترسیان لە داهاتووی هەرێمەکەشیان هەیە، بەو پێی هیچ گەرنتیەک نییە سبەی هەرێمی کوردستانیش بکەوێتە بەر هێرشی وڵاتانی ئیقلیمی. طبعاً مەترسی هەیە، ئێمە باوەڕکە لە نەوەتەکان تا ئێستا مەترسیمانەیە لە هەرکیەوە هاوسێ لەشکرێ بێتە سەرمان نەخۆمانەتوانین بەرگیری بکەن، نە بەرگیریمانەیە نە کەس بەرگیریمان لێکە. ئەمەی شەر وەکو ئەمەی کەرکووکە کە ڕوویدا، ئەمەی ڕۆژ ئاواژ ڕۆژێ لە ڕۆژان باوەڕکە بەسەر خۆمانە دێ و مەترسی هەیە، چونکە لە ناوخۆی خۆمان هیچ ئیشمان بۆی نەکردەوە بتوانین حدودەکان بپارێزین، هێزێکی باشمان هەبێ، مەشق پێکراومان هەبێ، یەک دەنگ و یەک ڕنگمان هەبێ، مەترسیمان لەسەر هەر کاتێ بێت. شەقامی هەرێمی کوردستان بە دوودڵیەوە لە دۆخی ڕۆژاوا دەڕوانێت. پێی وایە سەرگرتنی هێرشەکانی تورکیا دەستکەوتەکانی کورد دەخاتە مەترسیەوە، شکستێنانی هێرشەکانیش کورد لە داهاتوویەکی باشتر نزیک دەکاتەوە. دڵشاد ئەنوەر، دەنگی ئەمریکا، کەرکووک. داخویەک نویسیندا هێرۆخان ڕێبەرین دموکراتان دی کۆنگرسیدا سەرۆکا کۆنگرسی نانسی پەلۆسی و چەک شومەرشی دەبێژن کو ئەڤ نەسەرکەتن بوو ڕخنەیەکی زۆر گیراوە نەسەرکەتن بوو و دەبێژە چ دەستی هەر تشت ئەردۆگان بریە و دیارە باوەری بە ئەمریکاژی نایە. لێرەشدا دێنە کۆتایی بەرنامەکە هەر شاد و بەختەوەر بن. خدا حافظ.